بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ئاماری قوربانیانی بۆردومان و تۆپبارانی تورکیا و ئێران دەکەین لە ساڵی 1991 تاوەکو 2024 کە لەو ماوەیەدا 868 هاوڵاتی لە هەرێم بوونە قوربانی لە شەهید و بریندار کە لە ناوچە سنووریەکان بوونەتە قوربانی پرۆسە سەربازیەکانی تورکیا و ئێران. بەڵێ بەپێی ئاماری ڕێکخراوی CPT ئەمریکی لە 1991 تاوەکو 2024 443 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان لە ئەنجامی دەستدرێژیەکانی تورکیا و ئێران بۆ سەرناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان شەهید بوون. 361 هاوڵاتی بەرزی تورکیا شەهید بوون و بەرزی ئێرانیش 82 هاوڵاتی لە ناوچە سنووریەکان شەهید بوون. ئەوە وێراوەی کە زیانێکی زۆر بەر ڕەس و باخ و کشتتوکاڵ کەوتووە، بەڵام زیانە گیانیەکانیش 443 هاوڵاتی مەدەنی شەهید بوون لە ئەنجامی پرۆسە سەربازیەکانی تورکیا و ئێران. بینە سەر بریندارەکان لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا لە 91 تاوەکو 2024 ئەوانەی کە بریندار بوون لە ئەنجامی تۆپباران و بۆردومان و پرۆسە سەربازیەکانی تورکیا و ئێران 425 کەسە. ئەوەی کە بەدەستی تورکیا بریندار بووە 363 کەسە، هەروەها بەرەستی ئێرانی 62 هاوڵاتی بەرەستی ئێران بریندار بوون، واتە بە کۆی گشتی زیاتر لە 800 هاوڵاتی هەرێم بوونە قوربانی دەستدرێژیەکانی تورکیا و ئێران. بینە سەر پرسی دیارە تاکو ئێستا ئەوانەی کە بوونەتە قوربانی وانەی کە شەهید کراون وانش کە بریندارن تاکو ئێستا قەرەبووی کەسوکاریان نەکراوەتەوە. سۆرا عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق بە نووسراوی فەرمی داوای کردووە بە پێی یاسای قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی پرۆسە سەربازیەکان و کردەوە تیرۆریستیەکان ژمارە 20 ساڵی 2009 ئەو کەسانە کە سوکاری و بنەماڵەکانیان قەرەبوو بکرێتەوە و هەر لە نووسراوەکە داوای کردووە کە مانگانە موچەیەکی شەیدانە بۆ کە سوکاریان ببرێتەوە و بریندارەکانیش موچیان بۆ ببرێتەوە و قەرەبوو بکرێنەوە. دیارە ئێستا بەردەوامە لە کارکردن بۆەوەی کە لە قۆناغی داهاتوو ئەوان هەم وەکو شەهید هەژمار بکرێن، هەم بریندارەکانیش موچێکی مانگانیان بۆ بڕێتەوە و لە عێراق قەرەبوو بکرێنەوە. دیارە بە پێی ئەم یاسایە ئەوانش دەتوانن سوودمەند بن لە ئێستا لە هەوڵیەوەدایە سۆرا عومەر کە کار بۆ قەرەبووکردنەوەیان بکە. بەڵێ کە بینیتان ئاماری قوربانیانی تۆپباران و بۆردومانی تورکیا بوو. بەخوای گەورەتان سپێرین، خواتان لەگەڵ.